ئێران پەیوەندیە دیبلۆماسیەکانی لەگەڵ بەشێک لە وڵاتانی کەندا و دەست پێ دەکاتەوە لەو چوارچێوەیەشدا دوایی دابڕانێکی زۆر سێ دیبلۆماتکاری ئێرانی گەڕانەوە سعودیە و دەستیان بەکاری دیبلۆماسی کردەوە. مانند همیشه کوتاه گاه شمار سیاست سعید خەتیبزادە وتەبێژی وەزارەتی دەرەوە ئێران گەیشتنی سێ دیبلۆماتکاری وڵاتەکەی بۆ سعودیە و دەست بەکاربوونیان لە کاری دیبلۆماسی لە نێو بارەگای ڕێکخراوی هاریکاری ئیسلامی لە جددا. وتیشی ئێران لە میانەی گفتوگۆکانیان کە پێشتر عێراق میوانداری کردووە پێشبینیەکانی خۆی پێشکەش بە لایەنی سعودی کردووە. بەرپرسە ئێرانەکە و تووشێتی هیوادارن لە گەڕی داهاتووی گفتوگۆکانیاندا لەگەڵ سعودیە پێشبینی گەیشتنە ئەنجام دەکەن کە ئەمەش وا دەخوازێ سعودیەکان ئاگاداری سەرنج و ڕەفتارەکانیان بن. وتیشی هەر کات ئێران بڕیاریدا دەتوانێت باڵێۆزخانەی خۆی لە ڕیاز بکاتەوە. بەپێی هەواڵی ئاژانسەکانی وڵاتە لە 2 ڕۆژی ڕابردوودا 3 دیبلۆماتکاری ئێرانی گەیشتوونەتە جددە و دوای 6 ساڵ لە دابڕان دەست بەکارە دیبلۆماسیەکانیان دەکەنەوە. لە ماوەی دواییشدا گوتاری سعودیە بەرامبەر ئێران گۆڕانکاری بەسەرداهات و لەو ڕوانگەیەشەوە محەممەد بن سەلمان پاشای سعودیە لە گفتوگۆیەکی تەلەڤیزیۆنیدا لە مانگی نیسانی ساڵی ڕابردوودا ڕایگەیاندبوو ئێران وڵاتێکی دراوسێمانە و دەمانەوێت پەیوەندێکی باشمان لەگەڵیاندا هەبێت. وتیشی دەمانەوێت ئێران وڵاتێکی گەشە کردوو بێت. بەرپرسێک لە وەزارەتی دەرەوەی سعودیە ڕایگەیاند دیبلۆماتە ئێرانیەکان لە بارەگەی ڕێکخراوەکە دەچنەوە سەرکارەکانیان و ئەمەش بە ئاماژەیەک بۆ باشبوونی پەیوەندەکانی ئەو دوو نەیارە دێرینە دادەنرێت. ساڵی ڕابردووەریەکە لە ئێران و سعودیە گفتوگۆی ڕاستەخۆیان دەست پێ کرد و سعودیە کە لە ساڵی 2016 و پەیوەندەکانی لەگەڵ ئێران پچڕاندووە گفتوگۆکانی بە دۆستانە وەسف کرد لە کاتێکدا لایەنی ئێرانی ڕایگەیان گفتوگۆکان هەنگاوی باشیان بڕیوە. بەرپرسێکی عێراقیش ئاشکرای کردووە کە لە نیسانی ساڵی ڕابردوودا بەغدادی پایتەخت نوێنەرانی ئێران و سعودیەی لەسەر ئاسێکی باڵا کۆ کردوتەوە. بەڵام گفتوگۆکان بە نهێنی مابوونەوە تاو کاتەی فاینانشال تایمسی بەریتانیا ئاشکرای کرد. سعودیە لە 2016 و پەیوەندیە دیبلۆماسیەکانی لەگەڵ ئێران پچڕاندووە بەهۆی ئەو هێرش و پەلامارانەی لە تارانی پایتەختی ئێران کرانە سەر باڵێۆزخانەکەی وە کاردانەوەیەک لە بەرامبەر لە سێدارەدانی کەسایەتی شیعی سعودیە نەمر ئەلنەمر. ڕێکخراوی هاریکاری ئیسلامی کە بارەگاکەی لە جددەیە 57 وڵات تێیدا ئەندامیان هەیە کە بە پێی پێناسەکەی دەنگی کۆکراوەی جیهانی ئیسلامیە.